بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 142. ڕاهێنانی ئاراستەکراو خشتەی بەرامبەر بەکاربینا بۆ نووسینی هەریەکە لەم ڕێژانە. ئەو خشتەیە هەیە لێرە کۆمەڵەی شادی بۆ پەپکی پەستێنراو، هەرچەندە ئێستاش ئەو جۆرە پەپکانە بەکار نایەن، پەپکی پەستێنرا واتە CD، بەڵام ئەو کتێبە تۆزێک دیارە کەونە. چ هەیە لەناو ئەو پەپکانە؟ بەرنامەی پەروەردەیی 16 دانە هەیە، فەرهەنگی زمان 2 دانە و بەرنامەی هونەری 10، یاریەکانی گۆڕەپان 10، بەرنامەی ئاینی 3 دانە. ئێستا پرسیارەکان. پرسیاری ژمارە 1: بەرنامە ئاینیەکان بۆ بەرنامە هونەریەکان هەروەکو کو نووسرایە، ئەمنیش ئەوهای دەنووسم بەرنامە ئاینیەکان، بەرنامە هونەریەکان، واتە دەچم تەمەشای بەرنامە ئاینیەکان دەکەم، چەندانەیە 3، ئەوها دەنووسم 3 بۆ، واتە ئەو 2 خاڵە بەرنامە هونەریەکان، بەرنامەی هونەری 10ە، واتە 10. ئەو جۆرەکە لە نووسین. ئەگەر نا ئەوها دەینووسم 3 لە 10 یان 3 بۆ 10، یان بە نووسین دەنووسم 3 بۆ 10. بە کەیفی خۆم کام شێوازم پێ باش بوو. ئەگەر لێرە هیچیان نەگوت لەسەر شێوەی ڕێژە، ئەوە بە 3 شێواز دەتوانم بنووسم، یان یەکێک لەو شێوازانە هەڵبژێرم. پرسیاری 2: یاریەکانی گۆڕەپان بۆ سەرجەمی گشتی. یاری گۆڕەپان چەندانەیە؟ 10 دانەیە. سەرجەمی گشتی نیتم، دەبی ئەمن بچم کۆیان کەمەوە هەموو ئەو ژمارانە. 10 و 10 یەکسانە بە 20، 2 و 3 یەکسانە بە 5، واتە 25. 25ش کۆ بکەمەوە لەگەڵ 16 یەکسانە بە 41، واتە هەمووی سەرجەمەکە لێرە دەنووسم 41. ئەوجا بەرنامەی هونەری یاریەکانی گۆڕەپان ببورن بۆ سەرجەمی گشتی. یاریەکانی گۆڕەپان 10 بۆ سەرجەمی گشتی 41، یان ئەوها دەنووسم 10 لە 41، یان 10 بۆ 41 بنووسین. ئەوەش تەواو. ئێستا پرسیاری 3: سەرجەمی گشتی بۆ بەرنامەی پەروەردەیی. سەرجەمی گشتی 41ە، بەرنامەی پەروەردەیی چەندە؟ بەرنامەی پەروەردەیی 16 دانەیە. 41 بۆ 16 یان 41 لە 16، بەڵێ ئەوە، یان بە نووسین دەنووسم. پرسیاری 4: 3 ڕێژەی تەواو بووم ئیدی لە پرسیار لەو خشتەی هەر ئەوەندە بوو. پرسیاری 4: 3 ڕێژەی هاوتا بۆ بەراوردکردنی ژمارەی دڵە سۆرەکان و ژمارەی هەموو دڵەکان، هەمویان بەیەکەوە. سۆرەکان دەژمێرم، چەندانەیە؟ 2 دانەیە، و چونکە نووسرایە 3 ڕێژەی هاوتاواتە ئەوها دەینووسم باشترە 2 لە، یان بۆ هەمویان چەندن؟ 1 2 3 4 5 6 7 8 9، هەمویان 9 دانەیە، واتە 2 بۆ 9. چونکە زەردەکان 7 دانەیە، سۆرەکانیش 2 دانەیە. ئێستا 3 ڕێژەی هاوتا بنووسە بۆ بەراوردکردنی دڵە سوورەکان وە ژمارەی هەموو دڵەکان. ئێستا ئەوە 1 ڕێژەم نووسی. ڕێژەش کەش بنووسم چ دەکەم؟ ئەوها ژمارەکەی لێک دەدەم لەگەڵدا، دەبیتە 20
لە 2 لە 9 یان 20 لە 90 یان لێکی دەدەم بۆ وێنە لەگەڵ 2 ڕێژەکە دەبیتە چەند؟ یەکسان دەبی بە 4 لە 36 یان لێکی دەدەم لەگەڵ 3 یەکسان دەبی بە 6 لەگەڵ نۆجاران ببورن لێرە دەبا لێکم داوە لەگەڵ 2 نەک لەگەڵ 4 ببورن زۆر یەکسانە بە 4 لە 8 یان لێکی دەدەم لەگەڵ 3 یەکسان دەبی بە 6 لە 27 و هەتا دوایی بەڵام ئێستا باشە 4 لە 8 20 لە 90 2 لە 9 کەواتە بەسە ئەو 3 ڕێژەیە 3 ڕێژەی هاوتایە بێگومان دەتوانم بنووسم 200 لە 900 و هەتا دوایی زۆر بە کەیفی خۆم دەتوانم چەند سفرم بووێ لە سەرە و ژێرە دانێم پرسیاری 5 تورەگەیەکی تۆگوڵ تورەگەیەکی تۆگوڵ کێشەکەی 80 گرامە نرخەکەشی 350 دینارە نرخەکەی 350 دینارە ئەوها 350 و کێشەکەشی 80 گرامە تورەگەیەکی دیکە هەیە هەمان تۆ ئەو جارەی کێشەکەی ئەو تورەکی چەندە نرخەکەی 250 گرامە بەڵام کێشەکەی 40 گرامە ئایا کامەیان گونجاوترە پێش هەموو شتێک کورتکردنەوە بتوانم ئەو سفرە بڕوە 35 لە 8 35 ئەگەر دابەشی 8 بکەم 4 تەواو هەیە 2 لە 8 دەمینێتەوە چونکە 4 8 32 3 لە 8 دەمینێتەوە 35 32 لێ بڕوە 3 لە 8 ئەدی ئێرە 25 ئەو سفرە بڕۆن 25 دابەش 4 5 5 جاران 4 20 6 6 جاران 4 24 1 لە 4 کامە زۆرترە بێگومان ئەوە زۆرترە نرخەکەی گرانترە ئەو نرخە زیاتر گونجاوەواتە تورەگەی یەکەم یان ئەو تورەگەیە ناویشیان نەنووسێ ناوی چی لێنێم تورەگەی یەکەم یان تورەگەکەی کە نرخەکەی 350 دینارە نرخەکەی گونجاوترە چونکە وەکو دەبینین لە کاتی دابەش ئەو کردیە هەر گرامەی کردیە 4 دینار و شتێک بەڵام لێرە کردیە 6 دینار دیارە کامە زۆرترە کامە کەمترە پرسیاری ڕاهێنانی ئازاد خشتەی بەرامبەر بەکاربینە بۆ نووسینی هەریەکە لەو ڕێژانە ئەو خشتەیەم هەیە خشتەکە دەربارەی پێنووسیە دوو جۆرە پێنووس هەیە یەکەچیان پێنووسی مەرەکەب ئەوی دیش پێنووسی دار پێنووسی مەرەکەب سۆرەکان 8 دانەیە شینەکان 3 دانەیە پێنووسی دار سۆرەکان 11 دانەیە شینەکان 19 دانەیە ئەوە ئێستا تەماشای پرسیارەکان بکەم پێنووسە ڕێژەی پێنووسە سۆرەکان بۆ پێنووسە شینەکان سۆرەکان بۆ شینەکان واتە هەموو سۆرەکان ئەم دەبی کۆ بکەمەوە 8 و 11 یەکسانە بە 19 هەموو شینەکانش ئەگەر کۆ بکەمەوە یەکسانە بە 22 ئێستا دەیەوێ ڕێژەی پێنووسە سۆرەکان لۆ پێنووسە شینەکان واتە کوبی نووسم ئەوها دەینووسم پێنووسە سۆرەکان 19 بۆ 22 یان ئەوها دەینووسم 22 لێرە 19 لێرە لەبەر چ 19 لە سەرێ نووسی چونکە یەکەم جار پێنووسە سوورەکان بۆ پێنووسە شینەکان سۆرەکان لە لای ڕاست شینەکان لە لای چەپ ئەوها ڕاست و چەپیان سەرێ و خوارێ هەمیشە یەکەم
یەکەم نووسین واتە لە سەرەی دەنووسم، لە سەرەی کەرتەکە، زۆر گرنگە. ئێستا پرسیاری 7 ڕێژەی پێنووسە دارە شینەکان بۆ پێنووسە مەرەکەبە شینەکان. دارە شینەکان چەندانەیە؟ 19. مەرەکەبە شینەکان چەندانەیە؟ 3. واتە 19 لە 3. ئەگەر ڕێژەکەی بنووسم دەنووسم 19 لە 3. لێرە هەڵم نەنووسیە نەنووسیە 19 لە 3، بەڵام ئەو 19 مەبەستم ئێرە 19 شینەکەی نەک 19 سۆرەکەی، چونکە دوو هەروە بەڕێکەوت 2 19 هەیە، ئەو 19 و ئەو 19 نەدەبووە ئەوها 2 19 هەبا لێمان تێک دەچی، بەڵام ئیدی ئەوە هەر بەڕێکەوت. ئێستا پێنووسە دارە شینەکان 19 دانەیە و پێنووسە مەرەکەبە شینەکانیش 3 دانەیە، کەواتە 19 لە 3 یان ئەوها دەینووسم 19 بۆ 3 ئەوها دەینووسم. پاشان پرسیاری 8 پێنووسە مەرەکەبە سۆرەکان بۆ گشت پێنووسەکان لە هەمان ڕەنگ، واتە مەرەکەبە سۆرەکان 8 دانەیە، گشتیش هەمان ڕەنگ 19 دانەیە، واتە 8 بەش بۆ 19 بەش یان 8 دابەش 19. ئەوە تەواو. پرسیاری 9 بزانم 9 چ دەرێ. پرسیاری 9 سێ ڕێژەی هاوتا بنووسە بەراورد لە نێوان ژمارەی بازنەکان و ژمارەی چوارگۆشەکان بکە. ژمارەی بازنەکان چەند دانەیە؟ 6 دانەیە. ژمارەی چارگۆشەکان چەند دانەیە؟ 3 6 9 دانەیە. چوارگۆشەکان 9 دانەیە. ئەوە یەک ڕێژەم نووسی. ڕێژەکەی دیکو بنووسم سەرە و ژێرەی ئەو کەرتەی دابەشی 2 دەکەم، کەرتەکە یەکسان دەبی بە ناتوانم دابەشی 2 کەم، دابەشی 3 دەکەم، کەرتەکە یەکسان دەبی بە 2 لە 3. ئەوە ڕێژەیە هاوتای دیکەم نووسی، یان کەرتەکان لێک دەدەم لەگەڵ 10، ئەویش هەر ڕێژەی هاوتایە، یان لێ چێدەم لەگەڵ 2 کە لێکمدا لەگەڵ 2 پێشی ئەوەی لێکی بدەم لەگەڵ دەواتە هەر ئێرە دەتوانم لێک دەم لەگەڵ 2 2 جاران 2 4 3 جاران 2 6 4 لە 6 ئەوهاش دەبی 4 لە 6 2 لە 3 6 لە 9 وەکو یەکە 60 لە 90 یان 60 بۆ 90 هەمووی وەکو یەکە. سێ ڕێژەم نووسی. پرسیاری 10 لەوانەکانی مەشقکردن لەسەر ئەسپ سواری دانا 85,000 دینار بۆ 3 کاژێر وەردەگرێ. 85,000 دینار 1 2 3 بۆ 3 کاژێر، ئەوە دانا. زانا چەندی وەردەگری؟ زانا 37,000 دیناری وەردەگری 1 2 3 بۆ 2 کاژێر. کامیان خستنە ڕووی گونجاوتر پێشکەش دەکا؟ کامیان هەرزانترە یان کامیان پارەکە گونجاوترە؟ پێویستە دابەشکەم هەتا بزانم. ئەگەر 85 دابەشی 3 کەم یەکسانە بە 8 دابەش 3
ئەو ژمارەی دابەشی سێ کەم 8 دابەش سێ یەکسانە بە 2 جاران سێ 6 2 دەمینێتەوە 25 دابەش سێ یەکسانە بە 8 چونکە 8 جاران سێ 24 ئەوجا 1 دەمینێتەوە 10 دابەش سێ 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 جاران سێ 9 دیسان 10 دابەش سێ سێ دیسان 10 دابەش سێ سێ واتە ئێستا دەبی فاریزەی دانێم و لێرەش بنووسم چماوە سێ یەک ماوە لە سێ ئەوها 28,000 لۆ هەر کاژێرەی 28,333 و 1 لە سێ ئێستا 37 دابەشی دووی کەم 3 دابەش 2 1 7 دابەش 2 3 3 جاران 2 6 1 دەمێنێتەوە 10 دابەش 2 5 ئەو 2 سفرەش دێتە خوارێ واتە 1 کاژێر بە 13,000 دینار و 13,500 دینارە لێرەش 1 کاژێر بە 28,000 دینار بوو کامە کەمترە ئەوە کەمترە واتە وەڵامەکە زانە خستنە ڕووی گونجاوترە زانە گونجاوترە ئەگەرە من ڕاستم شیکار کردبی بێگومان دەبوایە بنووسم دینار بۆ هەر کاژێرێک ئەوە دیتنەوەی چییە کە دەنووسم دینار بۆ کاژێر ئەوە دیتنەوەی تێکڕای یەکەیە تێکڕای یەکە واتە بۆ 1 کاژێر چەندە نەک بۆ 3 کاژێر و 2 کاژێر ناتوانم بەراورد بکەم ئەگەر بۆ دابەش نەکەم ئەو 85 دابەشی سێی نەکەم و 37 دابەشی دووی نەکەم ئێستا ڕاهێنان و شیکاری پرسیارەکان هەر ڕێژەیەک بە 3 شێوەی جیاواز بنووسە ئەوە بە شێوەیەک نووسرایە ئەمنیش بە شێوەش کە بینووسم 10 بۆ 7 10 بۆ 7 یان 10 بۆ 7 ئەو بە شێوەی نووسینیش نووسرایە هەر ئەو سێشە یەکەک بە خۆیان نووسیتیان دووی دیش ئەمن دەنووسم لێرەش 24 لۆ 11 ئەو هەدەی نووسم 24 بۆ 11 یانش دەنووسم 24 بۆ یان لۆ 11 یان لە 11 بۆ 11 پرسیاری سێژدەش هەروە 4 بۆ 3 4 لۆ 3 یان 4 بۆ 3 ئەوە تەواو ئیدی ئەوە لاپەڕە 142 تەواو دێمە کۆتایی ئەوانەیە هەتا وانەیەکی نوێ و لاپەڕەکی نوێ دەربارەی ڕێژە هەر بژی